این پەیامنێری پەیام ڕاستەوخۆ لەگەڵماندا وەلی سڵاو بۆ تۆ دوازانیاری لەسەر شەڕ و ئاڵۆزیەکانی سنوورەکە چییە؟ سڵای خوای گەورە لە تۆ تاوای بینەران و بیسەرانی کەناڵی ئەسمانی پەیامیش بێتم. بەڵێ ئێستا ئێمە لە مەخمورین لە بازگەی مەخمور یاخود باشترە بڵێم دەواازەی مەخمور ئەمەی کە ئێستا دەیبینن ئەمانە وەستاون لە بازگەی مەخمور ئەوە دوای ئەم بازگەوە ئەوە ناو مەخمورە. ئێستا شەڕ پێکدادانێکی قورس لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکداران حەجی شەعبی و سوپای عراقی هەیە و لە کاتژمێر 11:30 شەڕەکە دەستی پێکردووە. هێزی پێشمەرگە لەم دەواازەیە بوو پێشتر، بەڵام ئێستا چۆتە خوارەوە. ئێستا لە نزیک سایلۆیە دەیەوێتن مەخمور دووبارە بەدەست بهێنێتەوە لە دەست چەکدارانی حەجی شەعبی و سوپای عراقی بسەنێتەوە. دووبارە هێزی پێشمەرگە خۆی لەم ناوچەیەدا دەسەڵات بگرێتەوە دەسەوە. ئێستا شەڕ پێکدادانی قورس هەیە لە نێوان ئەم دوو هێزەدا بە چەشی قورس و هەروە بە کاتێشە و هەروە مەدفەعی هاون و ئەمانەوە شەڕ پێکدادان هەیە تەنان بە دۆشکە و هەروە چەکی سوچی شەڕ هەیە، چونکە وەها لێک نزیک بووینەوە. ئێستا هێزی پێشمەرگە هەموو هەوڵێکی خۆی خستۆتە گەر بۆی کە ئەم مەخمور بەدەست بهێنێتەوە. سەبارەت بە پردێ و ڕەبیع و زومار و ئەمانەش ئەمە لە بەرەبەیانیەوە شەڕ لەو ناوچانەش دەستی پێکردووە. هەروە لە ڕەبیع و زوماریش تاوەکو ئێستا حەجی شەعبی بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر هێزی پێشمەرگە، بەڵام هێزی پێشمەرگە بە پێی زانیاریەکانی من ڕێگەیان نەداون ئەوان بێنە پێشوەرە پێشڕەوی بکەن و هەروە لە جێگای خۆیان ماونەتەوە. هەموو هەوڵێکی خۆشیان خستۆتە گەر بۆی کە چەکدارانی حەجی شەعبی بوەستێن و هەروە ڕێگریشیان لێکردون و ژمارەی زۆر لە چەکداران حەجی شەعبی بریندار و کوژراو هەیە و هەروە هێزەکەشان بەو جۆرە نەماوە کە بتوانێت پێشڕەوی زیاتر بکاتن. ژمارەیەکی زۆر لە هەمەڕ و تانکیش لەلایەن هێزی پێشمەرگەوە لە سەرجەم میحوەرەکانەوە تێک شکێنراون کە یە حەجی شەعبی بوونە. لە پردێش بە هەمان شێوەی مەخمور بە پێ زانیارە بەدەست من گەیشتووە لە ناو پردێ. هێزی پێشمەرگە مەبەستی بۆ بچێتە ناو پردێ دووبارە بۆی کە حەجی شەعبی ناو پردێوە دەرنێت و دووبارە بادەدەستی خۆی لەم سنوورە بسەپێنێتەوە. بەڵام چەکداران حەجی شەعبی ڕوبەڕوویان وەستاونەتەوە. ئەمە ژوای کردوێت کە ژمارێک لە چەکداران حەجی شەعبی بکوژن. ئەوەلی حکوومەتی عێراق لەو هێرشانەی لەو جموجۆڵەی دەیکا بۆ دەست بەسەر داگرتنی ناوچەکە ئامانجی چییە و دەیەوێت تا کوێ بێ و مەبەستەکەی چیە بەپێی ئەو زانیارانی کە تۆ وەرگرتبە؟ حکوومەتی عێراق هەموو ئامانجیشی ئەوەیە خەتی 36 بگرێتەوە. خەتی 36 بۆ حکوومەتی عێراق زۆر گرنگە، بە تایبەتی لەم ناوچەیەکە مەخمورە. ئەگەر بێتە خەتی 36 هەتا خەتی 36 بێتن ئەوە دەکاتە گوندی منارەواتە لە کارەبای ئەحمەد ئیسماعیلەوە کە دەرەچی بۆ لای مەخمور لەو ناوچەیەوە دەگرێتەوە تاوەکو ئەم سنوورانەی ترە هەتا دەگاتە دەشتی نینەوە. ئەمانە هەم خەتی 36 لەم ناوچەیەدا. بۆیە بۆ ڕێکی نەوتی کە هی خوورمەڵە و هاوانە و بای حەسەن ئەمانە بەیەکتر ئەبەستێتەوە بە دیبەگە دادێتن و دواتر بە نزیک مەخمور و بە گوێردا ئەڕاتن بۆ لای مووسڵ ئەم ناوێ. ئەمە ئامانجی سەرەکی چەکداران حەجی شەعبی و سوپای عێراق بۆی کە ئەم ناوچانە بگرن بۆی کە ئەم بۆ ڕێنەوتە سەلامەت بێ لە بن دەستی خۆیان بێتن. و هەروە چونکە لە پێشووتردا وەزیری نەوتی عێراق ڕایگەاند ئەوان دایانێتن بۆ ڕێشی نەوت لە کەرکووکەوە بۆ مووسڵ بنێرن دواتر لێندر بۆ بەندەری جیهانی بۆ ئەوی کە بە نەوتی کەرکووک هەناردەی جیهان بکەن. بۆیە دایانێت زۆر باشا و ناوچەی ئەو بۆ ڕێ لێ ئێستا هێزەکانی پێشمەرگە ینی هێزەکانی حەشدی شەعبی پێشمەرگە ئەو بۆ ڕێهێڵی تەماسە یان ئێستا لە ژێردەستی پێشمەرگەدایە و حەشتی شەعبی دەیەوێت وەری بگرێتەوە؟ تاوکەسە لە دەست هێزی پێشمەرگەدا هەرچەندە بەشێکی لە نزیک دووبز و کەرکووک و ئەو ناوە هەروە لە لای سەرگەڕان ئەم منتیقانەی کە دیبەگە و لای دووبز ئەو ناوانەیە لە دەست حەجی شەعبی و سوپای عێراقدایە. بەڵام لە دیبەگە بۆم لاوە بەلای مەخمور گوێڕ ئەم ناوچانە ئەوە بەدەست پێشمەرگەی کوردستاندایە. تاوکە هێزی پێشمەرگە ڕێگەی نەداوە چەکداران حەجی شەعبی و سوپای عێراق بۆی کە بێنە پێشە ئەو بۆریی کە مەبەستیانە لەم سنوورە دروستی بکەن و کە ئێستا هەیە و دانێشی تریش دروست بکەن دەست بەسەدا بگرن و هەروە زیاتریش پێشڕەوی بکەن. بۆ ئێستا هەموو هەوڵێکیان ئەوەیە. هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردوو چەکدارانی حەجی شەعبی و سوپای عێراقی لە مەخمور کە ڕێگەیان نەدرا بێنە پێشەوە سووران و بە لای سەرگەڕان و هاتنە نزیک سەرگەڕان بۆی کە لەم ناوچەیە بتوانن بێن پێشڕەوی بکەن. بەڵام لەو شوێنەش ڕێگریان لێکراوە تاوکەسە ناتوانێت بێن پێشڕەوی بکەن بۆی کە ئەو شوێنێکە مەبەستیانە بۆریەکەی پێدا ڕەوانە بکەن بۆ لای مووسڵ و ئەو ناوچانەوە یاخود ئەو بۆریەکە ئێستا هەیە کە نەوتی خوورمەڵە و بە هاوانە بای حەسەن بەیەکتر ئەبەستێتەوە دەست بەسەدا بکەن تاوکەسە ناتوانێت ئەو ئامانجە بپێکن. سپاس بۆ پەیامنێرمان وەلی سەلیم.